گەیمەرانی کوردستان وێڵکەم بۆ ئەڵلقەی 138 بەرنامەی 01 ژی ئەوڕۆ شکلم نابینن شێوم نابینن بەڵام بەڵێت تا پێدەم هیچ جیاوازی نابی لەگەڵ سەرجەماڵقەکان بگرە تۆنێک زانیاری زیاتر باشتر ناوازتان پێشکەش دەکەم بۆ دەمەوێت پێشتان بڵێم ئەگەر حەز دەکەی گادۆڤەر ڕاگنەڕۆک بەدەست بخێ بە نرخێکی زۆر هەرزانتر لە نرخی شەریکە سەردانی دانیاشتۆ بکەن لە تەلەگرام لە دیسکریپشن دایدەنێم لەژێر دوگمێ لایک دووبارە دایدەنێمەوە لە کۆمنتیش دایدەنێم بڕۆنە لایەن هەموو یاریەکان لە Xbox PlayStation سەردەم خزۆزاریەکان بە نرخی زۆر هەرزانتر بەدەست بخەن. سەرتاش بەو یاریان دەست پێ دەکەین کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە بێگومان گەورەترین یاری کە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە چییە؟ God of War Ragnarok زۆر باسی ناکەم لەبەرەوەی تقریبا تا پێنج هەواڵم هەیە لەسەری لە خوارەوە باسییان دەکەم بەڵام هیمەوە هەفتەیە یاری God of War Ragnarok لە 9/11 بڵاو دەکرێتەوە. یاریی دیکە دێتە سەر سویچ بەنای Oddworld Soulstorm. من عاشقی Oddworldم هەموو یاریەکانیان بە تایبەتیش Soulstorm کاتیخۆکە لەسەر PlayStation 5 لە ڕێگەی PlayStation Plus بڵاو کرێمە بەجددی تاموسێژم نەی وەرگرت یەکێکە لە یاریە زۆر نازدارەکانی سای سکرۆڵ واتە کامێرە لەلایەک لاتەنیشتەوە نیشان دەدا مەتەڵی خۆش تێدا چیرۆگەکەی زۆر نازدارە و تۆزێک سادیشە خەماویشە بەڵام لە هەما کاتە گەیمپڵەیەکەی بەجددی مدعی هەیە. Soulstorm لە هەر شوێنەکەی کۆنسۆڵت هەیە دەتوانانی یاریەکان زام دەیت کار دەکەم تاقیکەنەوە. خۆشەویستان لە بیرتانە سەرەتای ئەساڵ یاری سیفو بڵاو کرێەوە یەکێک بوو لە یاریە نازدارەکان بە شێوەی فایتین ستایل بوو بەڵام بە شێوەی بیرمە بوو واتە شەڕکردنی ڕاستە و خۆ بە چەندین حرەکەی جیاواز وەگە بمرد بای داهاتەوە سەرەتای یاریەکەی یان چێک پۆینتەکە زۆر دوور بوو ڕۆگڵایک بوو چ بووە سیفوری دەسەر نیتندۆ سویچی لەو هەفتەیە ئەگە سویچیان سیفود نەکردیم و حەز دەکەی بیکەی تاقیکەرەوە هەر لەو هەفتەیە ڕۆژێک پێش بڵاوبوونەوەی God of War Ragnarok یاریێکی خۆش بڵاو دەکرێتەوە بەڵام وەختەکەی زۆر سەقەتە ئەوی ژیاری Sonic Frontiersە بەجددی حەز دەکەمەوە یاری تاقیکەمەوە بەڵام ڕۆژێک پێش God of War کەماومێن یعنی معنای نییە تۆ یاریێکی وازە بەلا خۆشی نازداری سۆنیک کە یەکەم جارات جیهانی کراوەی سۆنیک بی لە پێش ڕاگنەڕۆکی بڵاویکەیتەوە شتێکی بێمانەیە دەبێت سێکە تۆزێک دوای خست بە یان زووتر بڵاوی کردباوە بێگومان ئەو یاریە خەڵکەی زۆر سەرەتایەکەی نایکڕی بەڵام دواتر ئینشاءالله وا دەبی یاریەکە خەڵکەی زۆر تاقیکاتەوە لەوەی بەجددی سەرنجڕاتی شامە حەز دەکەم بۆ یەکەم جار یاریێکی جیهانی کراوەی جیهانەکی ڕاستی چوو بە شێوەی سۆنیک تاقیکەینەوە. گۆست گەیم دێتە سە گەیم پاسی ئۆکێ ئەگەر ئاگاداری ئەو یاریەی نینە هاوڕێنی خۆشەویستم گۆست سۆنگ گۆست گەیم ببورن گۆست سۆنگ یاریێکی سای سکرۆڵی دەنجن کرۆڵەری زۆر سەرنجڕاکێشە بە ستایلی هاڵۆنایتی دەچی و لە هەمان کاتیشتە ستایل لیمبۆ ئەوانەشە تۆزێک بە شێوەکان ڕووی ئارستایلەوە بەڵام ئێستا حالیان لەسەر گەیم پاسی بەردەستە زۆر سەرنجڕاکێش دیارە سەرنجی ڕاکێشوێ لەسەر Xboxەکەم داوڵندم کردیە لە دوای ڕاگنەڕۆکی ئینشاءالله حەز دەکەم ئەو یاریش تەواو بکەم. یاریەکانی مانجی 11 یاخود دەتوانین بڵێن سەرەتا 11 لەبەرەوەی دووەز بە گەیم پاس دێتن لە بمانجی 11 بەڵام سەرەتایەکەی یاریەکانی گەیم پاسی ئاشکراکران یاری باشی تێدایە بە تایبەتیش گۆستۆن کە تازە باس بکرد بەس مهم لە دەستا چەپەوە Return to Monkey Island لەسەر گەیم پاسی ڕۆژێکم بەردەست دەبی یاریی خۆشە گەیمرانی کلاسیک لەوانێت تۆزێک شارزای یاری بن لەسەر کۆنسۆڵەکانی کرد بەردەست دەبی بەڵام ڕۆژێکم لەسەر گەیم پاسی فوتبۆل مانەجەر کە یاریێکی زیادەی بە بڕای من نەزانم لۆ هەیە بەڵام هین دەسە گەیم پاسی گۆستۆنگ یاریێکی زۆر نازدار دیارە حەز دەکەم تاقیکەمەوە دێتە گەیم پاسی پێنتمنت بڵاو دەکرێتەوە کە زۆر زانیاری لەسەری نییە تیان دانگ دێتە گەیم پاسی ئەوە زانیاریم زۆر لەسەری نییە ڤامپایر سڤایڤەر بەڵام ئەوەش یاریێکی سەرنجڕاکێشە لەسەر گەیم پاسی بەڵام ئەوەی کە زۆر چاوەڕوانیمە سەمەر ڤایڵە سەمەر ڤایڵ لەبیرتان ئەکی لەبیرتانە پار بوو یاخود پێرار بوو کە ئاشکرا کرا لەلایەن دروستکەرانی یاریەکانی لیمبۆ ئینسایدی دروستکرایە و عایلەیەکی دەبێت عایلێت بێتە شوێنێکی پارێزرا و جۆرە شتێکە حکوومەتە هەر شتێکە کە بە دوور دەکەوی بیان پارێزی ستایلەکەی و ئارت ستایلەکەی بەجددی جێگەی سەرنجە و من زۆر چاوەڕوانیمە. دوو یاری وەکن دێدیش لەو مانگەی لەسەر تاکەی دێنەسە گەیم پاسی. ئۆکەی بێنە سەری God of War هاوڕێنی خۆشەویستم ریڤیوەکان لە بۆ یاری God of War Ragnarok بڵاوکرانەوە
و جێگەی سوپرایزش نییە کە یاریەکە 94 لە سەدی پێدراوە لە مێتاکریتێک. ئاماژە بەچەند ریڤیوەرێک دەکەم، ئاماژە بۆ شتان دەکەم کە لە ریڤیوەکان وەکو زانیاری نوێ بەدەستمان گەیشتە، بەڵام بێگومان بن لەوەی کە باسی هیچ شتێک سپۆیل ناکەم. هەندێک دیمەن نیشان دەدەین کە لە ریڤیوەکان بەدەستمان گەیشتە، بەڵام ئەو دیمەنانە ریڤیوەرەکان بڵاویان کردەوە بە پرسی سۆنیەوە، کەواتە هەر شتێک لەو ریڤیوەرانێک کە بڵاوی دەکەنەوە ئەگەر لە سەرەتاکە بەخۆیان نانووسیبی کە سپۆیلە کەواتە سپۆیلی تێدا نییە. لەبەرەوەی سۆنی پێیانی وتیەکە لەکوێ بۆ کوێ دەتوانن نیشانی بدەن. ئەویش 5 کاتژمێری یاریەکەیە جیا لە شەڕەکەی ثۆری. شەڕەکەی ثۆرتان نیشان نادەم بە هیچ شێوازێک لەبەرەوەی دێتە سپۆیل و لیچکرێ خەڵکێکی زۆریش پێم وابی بینیتی. میهیم ریڤیوەرەکان دەڵێن چی؟ من لە بەیانیەوە تقریبان گوێم لە بەشی هەرە زۆر ریڤیوەرەکان ڕاگرت کە لە یوتیوب ڤیدیۆیان لەسەر God of War Ragnarok بڵاو کردەوە، هەندێکیان تۆزێک دیمەنی سپۆیلیشان نیشاندا، بەڵام میهیم سەیری هەر هەموویم کرد. بەس بێگماوە کوتم بەبێ سپۆیل لە بۆتان باز دەکەم کە ئەوان دەڵێن چی. IGN دەلەدەی پێدا پێیان وایە ماستەرپیسە، هاوشێوەی Elden Ring لەو ساڵ کە دەلەدەیان پێدا بوو، دەڵێن ئەو یاریە لە یاریەکەی 2018 جیهانەکەی سەرنجڕاکێشترە، کۆمبات و گەیمپڵەی باشتر کرایە و فرەتر کرایە و چیرۆکەکەی زەخمتر و ناوازتر کرایە و جۆری دژمنەکان زۆر باشتر کرایە. یەکێک لەو ڕەخنانەی کە بەگشتی لە God of War Ragnarok دەگیرێ پێم وایە یەکدانە دوودانەیە کە بەگشتی هەموو ریڤیوەرەکان باسییان کرد، بەڵام ڕەخنەکە بچووکە زۆر گەورە نییە. گەورەترین ڕەخنە وەکوتم لەو یاری جیرابی دووشتە. یەکەمیان دەڵێن بەشی ئەوەی سێکشنەکەیەکەوە خۆت لار دەکەیتەوە بە شوێنێکدا یاخود بەناو کۆڕنەیەکدا بچێ شوێنێک لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە خۆت نزم دەکەیتەوە بە ژێر مەسەلەن ئەشکەوتێک یاخود لە لێواری شاخێک یا لە لێواری نێوان دوو چیە، لە لێواری نێوان دوو بەرد، لێواری نێوان دوو دار، بیم هەرچێکە دەڵێ ئەو جۆرە حەڕەکەیە ئەوەندە دووبارەیە لەوانێت تۆزە گەیمەری بێزار بکە. بێگومان دیڤڵۆپەرەکانیش وەڵامی ئەو ڕەخنەیان دابەوە پێشتر، ئەوان وتیان هۆکاری سەرەکی لە بۆ ئەوەی کە ئەو جۆرە حرەکانە دادرێن، مەسەلەن خۆت نزم دەکەیتەوە بە شوێنێکدا دەڕۆی بەناو لێوارێکدا دەڕۆی یاخود بەناو دوو بەردا دەڕۆی. دەڵێن هۆکارەکەی لە بۆ لۆتکردنی یاریەکەی نیەوەتە یاریەکە لەو شوێنە لۆت نابی واتە پارچەیەشی دیکەی ماپەکە دروست نابی، بەڵکو لە بۆ ئەوەی کەوا بە گەیمەری بڵێن پارتی ڕابردوت بڕی ئێستا لەچێ شوێنێکی نوێ و تا ئەوکو بە گەیمەر بڵێنکەوە نەگەڕێتەوە پاش ئەگە بگەڕێەوە پاش چیرۆکی بڕیتت، بەڵام ئەگە بچێ پێشتی زیاتر دەبینی. دەڵێن زیات لەبەر ئەو هۆکارێ بەکارماهینە لەبەرەوەی یاریەکە کەتی تێدا نییە، کامێرە یەک شۆتە و بە دوات دەکەوی و هەرگیز کارد نابێ، مەجبور بینەوە شتە دانێ. بەڵام ریڤیوەرەکان دەڵێن تۆزێک شتی دووبارەیە و تۆزێ بێزاکەرە وەشتێکی دیکە کە دەڵێن لە 2018 هەیبوو، بەڵام بەو شێوازە زەق نەبوو، بەڵام ئەو جارە زۆر زیاتر کرێ کە زۆرێک لە ریڤیوەران دەڵێن لی بێزار بووین. ئەویش شکاندنی و کردنەوەی سندوقەکانە کە دەڵێن بێتام بێحەد سندوق و چێستی تێدایە کەوا کریتۆس یاخود ئەیتریاس دەبێت بیکارەوە. دەڵێن شتەکانیش کە وەردەگری زۆر ئیسفادەی نییە، دەڵێ کارکتەرەکەت بەقوت دەبی، بەڵام بۆ شێوازش بەقوت نابی کە تو ئەو هەموو سندوقی وەردەگری. زۆربەی شتەکان هاکە سڵڤەری وەردەگری کە دەڵێن ئەو سوودەی لێ وەرناگریت، چکە دەرێت لە سەرەتای یاریەکەی دە کاتژمێری بیدایەتی یاریەکەی تۆ کارکتەرەکەی خۆ دەتوانی ماکس فول بکەی، واتە پێویستت بە ئەوهی یەک سندوقیت کە بکەیتەوە لەبەری کارکتەرەکەت بەقوت بین. ئەو دوو ڕەخنەیەم دۆزیەوە کە لە God of War گیرێ. ئەگەر نە تەواوی بابەتەکانی دیکە گەیمەران یاخود ریڤیوەران زۆریان بەدڵە، دەڵێن گەیمپڵەی زۆر باشتر کرایە، حرکاتی نوێ زۆر باشتر زیاد کرایە و دەڵێن ئەو شتێک کە لە مشتی هەمووان دەبینێتەوە کۆتاییەکی زۆر نازداریە. بێگومان باز ناکەن کە کۆتاییەکەی چێتکم خۆشمان نایزانم، بەڵام دڵێن کۆتاییەکە دەداتێکەوە بەڕاستی دڵت ئاو دەخواتەوە. وەشتەکی زۆر گرین کە زۆر ریڤیوەرەکان باسییان کرد بریتی بوو لەوەی کەوە ئەوە بەشی دووەمی God of War 2018 نییە، واتە پارتی دووەمی نییە، بەڵکو تاڵکەرە. مەسەلەن چۆن فیلمەکەیە بەناوی Kill Bill کە نووسراە پارت 1 و پارت 2، بەڵام لە ڕاستیدا پارت 1 و پارت 2 نییە، بەڵکو یارێک بەڵکو ئەو فیلمە کەت کرا لە بەس سینەمای تاواکوونەتە چار کاتژمێر هەر یەک فیلمە، بەڵام بە دوو بەش بڵاوکرێتەوە. دەڵێن God of War Ragnarok لەگەڵ God of War 2018 بەو شێوازەیە. لەبەر ئەو قسەیەش یاریەکە دەڵێن لە ئەساسەوە لەسەر ڤێرژنی پلەی 4 دروست کرایە، واتە کوواڵەتی یاریەکە لەسەر ڤێرژنی پلەی 4، بەڵام سوودی دەتوانەکانی پلەی 5 وەرگرتێ، واتە ئەو یاریەکی پلەی 5 نییە، کوواڵەتی دابەزاندرابی لە بۆ پلەی 4، بەڵکو یاریەکی پلەی 4 سوودی دەتوانەکانی پلەی 5 وەرگرتیە، فرێمڕێتی کردوتە 60 یاخود 120 هرتز و کوواڵەتی بەرز کردو لە بۆ پلەی 5. ئەگەر لەسەر پلەی 4 هەر بە ناوازەی کار دەکات.
چەند معلوماتێکی دیکەشیان لەسەر یاریەکەی بڵاو کردەوە کەوا سۆنیش بەخۆشی بڵاوی کردو سانتا مۆنیکا بڵاوی کردەوە کە چەند زۆر مۆدمان هەیە لە بۆ یاریکردن لەسەر پلی 2 ڕادەست بکەن دەستە ڕاستەوە لەسەر پلیستیشن 4 پرۆی دەڵێ دەتوانی بە شێوەی پرفۆرمەنس یاریەکە بکەیت کە ئەنلۆکی سی فرێمی دەکەوێتە لەمابینی سی لە بۆ 45 یاریەکەی دەکەی بە کواڵەتی 1080 یاخود 1656p واتە نامتە 4K بەڵام داینامیکە بەڵام ئەگە بە کواڵەتی یاریەکە بکەی یاریەکە دەبتە 2K لە بۆ 4K بە شێوەی داینامیک و تارگێتەکەشت سی فرێمە لەسەر پلیستیشن 4 فات و سلیم ستاندارد یاریەکە 1080 فرێمە 1080p واتە فول HD لەگەڵ سی فریم تارگێتە لەوانەیە بڕک بێتە خوارێ بستە سەرێ بەس مهم سی فریم تارگێتە کە دوو کواڵەتی زۆر نازدارن لە بۆ پلی 4 و پلی 4 و پلی 4 پرۆی بێنە سەر پلیستیشن 5 1 2 3 4 5 6 زۆر مۆدمان هەیە کە زۆر نازدار دیارن کواڵەتێکە دوو زۆر کواڵەتیمان هەیە کواڵەتێکمان هەیە لە بۆ تەلەڤیزۆنی ئاسایی کە 4K نیتیڤە واتە 4K ڕاستەقینەیە لەگەڵ سی فرێمی دیجیتال فاوندری سەری یاریەکەیان کرد دەڵێن یەک فریم دروپ ناوی سی فرێمە لە سەرەتا بۆ کۆتایی بە شێوەی HFR-مان هەیە بۆ کەسانی کە تیڤیچیان هەیە سەپۆرتی 2.1 HDMI دەکەن یاخود سەپۆرتی 120 هرتزی دەکەن لە مابینی 1800 بۆ 2160p دەبی بە 40 فریم واتە 4K ڕاستەقینەی تاو نادەن داینامیکە بە شێوە شێوەکەم بەڵام 40 فریمت دەداتێ بە شێوەی کواڵەتێکی دیکەشمان هەیە کەوا VRR-شی پێ بدەین variable refresh rate ئەویش هەر هەمان شتە بەڵام ئەنلۆکەکەی 40 فرێمەکەش بەرز دەکات و تاوەکو 60ش دەڕوا ئۆکێ بێنەسە پرفۆرمەنس 60 فرێممان هەیە لە 2K لە بۆ 4K بەرز دەبتەوە بەس بهیم زیاتر 2K لە بۆ 4K 60 فرێمی دەدا بەپی دیجیتال فاوندری بی کە چەناڵی یوتیوبی زۆر نازدارن دەڵێن 60 فرێمەکەش مەگەر کو فرێمەک دروپ بکە بەڵام ئەمە نەمان بینیوە ئەوە ئەوان نەیان بینیوە ئەگەر 60 فرێمە لە سەرەتا بۆ کۆتایی بە کواڵەتیشی زۆر جوان HFR-مان هەیە بە شێوەی 2K لە 60 فرێممان هەیە وەروەها HFR و VRR-مان هەیە کە ئەوەیان زۆر نازدار دیارە بە شێوەی 60 فریم بەسەرەوەیە کە تاوەکو 90 هرتز بەرز دەتوانێت چەندە بەخۆی 120 بەڵام تاوەکو ئێستانیان 90 هرتزمان بینەوە کاتە یاری گارڤ ڕاگنەرۆک تاوەکو 90 هرتزی ببینی شتێکی زۆر نازدار دەبی بێگومان وا زۆر دڵخۆشم بۆ یاری شتێکی دیگەش دەمێ باسی بکەم لەو هەفتەیەش ستۆری تڕێدەرێکی نوێ بڵاو کردەوە تێیدا کۆمبات و هەندێک لە دیزاینی سپاسەرهایمی ناوەکەی بەغڵەتەڵم سپارتەڵهایمی ئاشکرا کرد کە زۆرشتی جوانی تێدایە کارکتەری جوانی تێدایە دیزاینەکان زۆر جوانن ڕنگ زۆر جوان دروست کرایە و بەجددی یعنی وەختە شێت بم دەمێت ئێستا حالیە یاریەکە تاقی بکەمەوە دوور لە گادۆڤاری هاوڕێن خۆشەویستم بێمە لای فیل سپێنسەرین دووبارە فیل سپێنسەر چەندین مقابلی دیکەی ئەنجامدا لەو هەفتەیە مهمترینیان ئەوە بووکەوە فیل سپێنسەر دوو قسەی کرد یەکەمیان وتی بەداخەوە ماوەیەکی زۆرە هیچ یاریەکی فرست پارتی یاخود تایبەتی ئەکسبۆکسمان بڵاو نەکردیتەوە و خەتایەکەش لە خۆمانە ئەو قسەی تا 100% قسەش کەشی کرد کە ئێستا ئەوەش زیاترشی دەکەم و معنای دەدا قسەش کەشی کرد وتی ئەنی فیل سپێنسەر دووپاتی کردەوە وتی نیازی ئێمە وایە یاریەکانی Call of Duty لە بۆ پلیستیشن بەردەست بخەین تاوەکو پلیستیشن مابێت ئەوڕێنی خۆشەویست نەبێت پێتان بڵێم کەوە فیل سپێنسەر دەڵێن نیازی ئێمە وایە ئینتنتمان وایە ناڵێ دەیکەین وەکو دڵێن نیازمان وایە لەوانەیە لە ڕووی قانونیەوە ئەو شتە نەکەن بەڵام مهم دەڵێن نیازمان وایە یاریەکانی Call of Duty لەسەر پلیستیشن بهێڵینەوە بە شێوازێک نازانم باز مهم دەڵێن نیازمان وایە بەڵام ئەوەش تۆزێک پێچوانی ئەو قسەیە کە جیم ڕایان سەرۆکی پلیستیشن لە چەند مانجە ڕابردووتی فیل سپێنسەر بەمنی وتێکەوە یاریەکانی Call of Duty تاوەکو 3 ساڵی دیکە جگە لەو عەقدەی کە هەتانە لەگە ئاکتیڤیژن لەسەر پلیستیشن دەهێڵێتەوە کامیان ڕاستە کامیان ڕاست ناکە بێگومان دەبێت چاوەڕامین و بزانین ئایا عەقدەکە هەر بەڕێوە دەچی یاخود نا بەڵام بێمە قسەکەی دیکەی کە دەڵێ ماوەیەکی زۆرە تاوەکو ئێستا ئەین لە مێژە یاریی تایبەتی ئەکسبۆکسمان بڵاو نەکردەوە فیل سپێنسەر دەڵێ 2022 ساڵێکی زۆر باش بوو لە بۆ ئەکسبۆکسی گەشتە سەدنی گەورە ماوە گرتیە بەڵام لە ڕووی یاری تایبەتەوە کەم تەرخەیمان هێوە ماوەی زۆری زیارێکمان بڵاو نەکردیتەوە و خەتایەکەش لە خۆمانە خەتایەکە پێم وابی ڕاستە خۆ یەکەم کەس لە فیل سپێنسەرە کە
تۆنێک ستودیۆی لە بەردەستەوە کابراە بەڵام نەیتوانیوە یەک یاری زەخم لە 2022 بڵاو بکاتەوە سەرجەم یاریەکانیان دواخستە بە 2022 یان لە بۆ 2023 و هەندێک بێگومان دەستە 2024 تۆ ناتوانانی لە خلاری یەک ساڵ دە یاری 15 یاری تۆپی خۆت بڵاو بکەیتەوە لەبەرەوەی ساڵەکانی دیکەس دەکەێت کە دروستکردنی یاریەوە ئاسان نیە مهم پێم خۆش بوو کە ئەو قسەی کرد لەبەرەوەی بەگەیمەران بڵێ ئۆکەی گەیم پاسی بەکاردێنن بەڵام چاوەڕوانی یاری تایبەت بن بەڵام ئەو ساڵنا ساڵیدا دۆزێک بەڕاستە خۆ قسە بکرێن باشترە بە بڕای من چونکە بەڕاستی یاری زەخمی ئەکس بۆکس بڕێوەیە خەبەرێکی دیکە کە زۆر دڵی توندکردم کارکتەری ویچەرە هێنری کاڤڵ بە فەرمی لە وەرزی سێمی زنجیری ویچەر وەکو کارکتەری جرال بەشدار نابێت بەڵکو ڕۆڵەکەی دەگوازرێتەوە لە بۆ لیام هامسوەرتی برای کریس هامسوەرتی کە ثۆرە لە ناو مارڤڵی برایەکەی دەبتە لیام هامسوەرت لۆوی شەکرا چەندین گفتوگوی جیاواز هەیە بەڵام گەورەترینیان ئەوەیەکەوە هەنری کاڤڵ دەبتەوە سوپەرمان بە فەرمی ڕاگەیان لەگەر دەڕۆکی خەریکی بڵاک ئادەم و سوپەرمان مانەفستیلی نوێنە ئەمهیم دەکرێتەوە ڕۆلی سوپەرمان بەڵام هاوڕێنی خۆشەویستم ئاشکراکراکەوە ئەوە هۆکاری سەرچی نییە کە لە بەرچە هێنری کاڤڵ وازی لە ڕۆلی ویچەرینە ئەوکو هۆکارە سەرچێکە ئەوەیەکەوە هێنری کاڤڵ ئەوەندە عاشقی کتابەکانی ویچەریە ئەوەندە عاشقی کارکتەری ناو جیهانی ویچەرە و عاشقی یاریەکانی ویچەنە دەڵێ هەموو کاتێک شەڕ و گارەگارێتی لەگەڵ دەهێنەر و پرۆدیوسەران بەرهەمێنەرانی زنجیرەی ویچەرکەوە زۆر لە کتابەکان و یاریەکان لا دەدەن هەرچەندە زنجیرەی ویچەر زۆر لە یاریەکان نزیک نییە بەڵکو لە کتابەکان لە سۆرس مەتریال لە چۆن دەڵێ کتێبەکە و نزیکە ڕاستە خۆ لە کتێب بۆ جیرە بەڵام لە وەرزی ڕابردوو تۆزێک کێشە دروست بوو لە بابینی هێنری کاڤڵ کە ڕۆلی ویچەر لەگەڵ پرۆدیوسەر دەرهێنەرەکان لەبەرەوەی زۆر لە کتابەکان لایەن دەدا و هێنری کاڤڵیش بەدڵی نەبووە شتە دەوێت ئەمن کتابەکان زۆر خوێندیتەوە عاشقیان نابێ هەندێک شت لا بدرێت لەبەروی هەواداران لێمان تۆڕە دەبن واکەیدیشم هەواداران لیان تۆڕە دەبن کاتێکەوە لیام هامسوەرت دەکرێتە جرال هەرچەندە لیام هامسوەرت ئەکتەرێکی خراپ نییە بەڵام تۆ دوو وەرزە لەگەڵ کارکتەرێک گەورە بووی خۆش دەوێت کە ئەو جرالدا تۆزێک ناخۆشە ببینین ئەو کارکتەرە شێوەکەی و دەنجی بگۆدرێت بزین چۆن ئەوکێ بینە سەر فیفا وۆرلد کاپ لە هەفتەکان ڕابردوو باسمان کرد کەوا بە فەرمیەوە دێ لە نۆی مانگ بەڵێ هاوڕێنی خۆشتن بە فەرمی مۆدی فیفا وۆرلد کاپ بەردەست دەبی و چەندین لایەن لە خۆ دەگری مهمترینیان دوو بابەتی زیاد دەکەن لە وۆرلد کاپ یەکەیانەوەیەکەوە تۆ بە ئارازی خۆ دەتوانی مۆندیالێک دروست بکەی و فەریقێک یان قوچەند فەریقێک دەتوانی یاری بکەی و کاسەکە ببێ و ئەو شتانە بەڵام مۆدی دووەمیان زۆر میهمە ئەویش دوو شێوەی جیاوازی هەیە شێوەی یەکەمیان بریتە لەوەی کاتێک کە یاریەکان بە شێوەی لایف ئەو ڕۆسبەی ملۆ نمونە لە مۆندیالە ڕاستەقینە بڕێوە دەچی EA هەمان ئەو یاریانە بەکو گەیمەک پێت دەدا دەتوانی یاریەکان دووبارە بکەیتەوە بە هەمان ئەنجام یاخود دەستکاری ئەنجامەکان بکەی و دەستکاری تەواوی مۆندیالەکەت بکەی یانیش بە پێی جەدوەڵ بڕۆی ئەو ڕۆگەمەی مەسەلەن منە پرتوگال و بەرازیل هەیە دەتوانانی ئەو یاریە پێشوەختە و پاژوەختە ئەنجام بدەیت ئارەزوی خۆتە کەشتێکی زۆر سەرنجاکێش و جوان دیارە فیفا وۆرلد کاپ ئازە گۆڕانکاری لە خۆ دەگری منوی شتابەت بەخۆی دێ بە ئەبدەیتێک بەخۆڕایی بۆ هەمومان بەردەست دەبی لە 9/11 لەگەڵ ڕۆژی گادەڤاری نازە هەموو شتێک لە ڕۆژی گارەڤاری یانە ڕۆژی گارەڤاری بەردەست دەبی بینە سەر هەواڵەشی دیکە کە تۆزێک گەیمەرانی سەغڵەت کرد لەبەرەوەی نرخەکەی بەڕاستی بەرزە PlayStation VR 2 هاوڕێنی خۆشەویستن نرخەکەی $549 یاخود $550 لە ئەمریکای و لە ئەوروپای 600 تقریبا 600 دلار ڕادەوەستی لە نرخی لە جیهان گرانتر دەبێت لە کوردستانی ژاکیت من لە دەوری $700 دەبێت واتە نرخەکەی لە کۆنسۆلی پلی 5 گرانترە کە یەکجار سەرشتانەیەوە ئافکری لەکەیتەوە تۆ VRێک بکڕی لە کۆنسۆلەکە گرانتر بی ئۆکەی بەبێ کۆنسۆلەکەش هەرکار ناکەس تۆ ناتوانانی ئەو VR بکڕی کۆنسۆلەکە نەکڕی واتە کۆنسۆلەکە و PlayStation 5 و PlayStation VR 2 هەبی نزیکە دەبی 11 وەرەقێک لەسەر ڕادەوەستی چیەوە دووسێ گەمەی بکەی مهم سۆنی بلۆک پۆستێکی بڵاو کردەوە دەڵێ بۆکسەکەی پیشانداین و چەندی شتی جیاوازی پیشانداین دەڵێ PlayStation VR 2 نرخەکەی $550 لە ئەمریکا 600 یۆڕۆیە لە ئەوروپا و 529 پاوەندە لە بریتانیا و 7400
74980 ین لە ژاپۆن دەرێ ناو بۆخسەکەش سی تێدا دەبی PlayStation VR2 هێدسێتەکەی لەگەڵا سنس کنترۆلەرەکانی لەگەڵ ستودیۆ هێدفۆنش لەگەڵا هێدفۆنشی کیبڵە وایرشی بچووکە شتانێ لەگەڵی تی دۆکەشی چارجین ستیشنشیان بڵاو کردەوە یاخود ئاشایەکە نرخەکەی $50 لە بۆ شەحنکردنەوەی دوو کۆنترۆلەرەکان هەرچەنە کۆنترۆلەکان بەبێ ئەو دووەش بەبێ ئەو چارج ستیشنە شەحن دەکرێنەوە بەڵام ئەوە شتێکی زیادەی هاوشێوەی چارج ستیشنی کۆنترۆلەری پلەیستیشنی مواصفاتی چ دەبی بێگومان مواصفاتەکەی ئەوەیە خاوەنی دوو شاشە دەبی یاخود دوو لێنزی چاوە کە هەردووچیان 4K بە 4Kە و HDRن یاریەکان بە 4K پەخش دەکە بێ کێبڵی کار دەکە کە لە پێشتر بەچەندی کێبڵی کاری دەکرد ئۆڵێدا 90 هرتز تا 120 هرتزە ئەجەستەبڵە لێنزەکانی دەتوانین شوێنیان تۆزێک دەستکاری بکەی لەگەڵ چاوی خۆت بە USB Type-C یەک کێبڵی USB Type-C کار دەکە مایکرۆفۆنی بەخۆی تێدا ستودیۆ هێدفۆن جاکی هەیە شوێنی مۆشن سنسەری هەیە ئاکس مۆشن سنسەر سیستەمی هەیە سەرنجڕاکێش دیارە و نازدار دیارە بەڵام نرخەکەشی تۆزەگران هەرچەندە هاوڕێنی خۆشەویستم ئەگات و VRچی چۆن پرۆفشنال و گەورەت بەدەستکەویتن نرخەکەی پێم وابی ئەویان لە هەر هەمووی هەرزانترە لە بەرەوەی مێتاکوێست پڕۆیەکەی فەیسبووکی $1500 کە نرخی یەکجا بەرزە کە مواصفاتی لە PlayStation VR2 نزمتریشە بەڵام پرۆسەسەری تایبەت بەخۆی هەیە بەرەوە پێویستی بە PlayStation VR2 پێویست بە Play 5 بەس مهم نرخی $1500 کە یەکجا گرانە ڤالڤیش عینێک VRچی هەیە نرخەکەی پێم وابی سەرو $1000 مهم لە VR پرۆیەکان PlayStation VR2 لە هەمویان هەرزانترە بەڵام دەبی لە بیر ناکەینکەوە ئەو VRش نرخی بەرزە و هەم کەسێک پێی ناکردێ وە سۆنی خۆشی دەڵێ پێیان وایە تاوەکو 2023 میلیۆن دانە دەفرۆشن کەی بڵاویش دەکرێتەوە 22 مانجی 2023 ماشەڵڵا هەموو شتێک لە مانجی 2023 تۆنێک گەیم و تۆنێک شت لە مانجی 2023 بڵاو دەکرێتەوە هەر قسەکردن لەسەر PlayStation VR2 هەر یازدە یاری ئاشکراکران کە لە لەنچی یاخود لە ڕۆژی دەرچوونی PlayStation VR2 بەردەست دەبن سەرتاش یاریی نوێی Dark Pictures دێتە سەر PlayStation VR2 بە ناوی Switchbacks کە یاریی ترسناکە و تۆقێنەرە وە لە ستایلی Dark Pictures بەڵام چێت تاقیکەرە و چەندین یاری تاقیکەریان ئاشکرا کردی بەڕاستی بۆ نمونە Crossfire Sierra Squad یاریی دیکەیە لەلایەن Smilegate دروستکرێ و لە 2023 لەگەڵ PlayStation VR2 بڵاو دەکرێتەوە ئاوەش یارێکی تاقیکەر و ئەکشن و ئەوشتانەیە یارێکی دیکەشمان هەیە ئەویش هەر تاقیکەرە بە ناوی The Light Brigade لەلایەن Functroid Labs دروستکرێن کە زۆر زانیاری مەسەری نییە بەڵام پری ئۆردەری ئەو یاریە بەو زوانە بەردەست دەخرێ و Cities VR Enhanced Edition لەگەڵ PlayStation VR2 بەردەست دەبی یاریی سیتیسە ینی ئەوەی کە شار وشت دروست دەکرێت لەسەر مۆبایل و کۆنسۆڵ و ئانش بەردەستە بەشێت VRش بڵاو دەکرێتەوە Hello Neighbors Search and Rescue دێتە سەر PlayStation VR2 تانی Build Games دروستی کردیان پێم وایە ئەوەی چەکە لەو یارانێکەوە گەیمەرێکی زۆر حەز دەکات بەشێوی VR تاقی کاتەوە Jurassic World Aftermath Collection لەلایەن Code Sync ئەوەش دەستێتە سەر PlayStation VR2 کە پێ وایە پێشتریش هەبوو بەڵام ئێستا بە شێوەی 4K 90 FPS بە شێوەی 3D ئۆدیۆ لەسەر PlayStation VR2 بەردەست دەبێت یارێکی دیکە بە ناوی Pistol Whip یارێکی دیکە بە ناوی Pistol Whip VR دێتە سەر PlayStation VR ئەوەش یارێکی تاقیکەر و ئەوشتانەیە سەرنجڕاکێش دیارە بەڵام تقریبا نتوان بڵێم زەخمترین و جیاوازترین یاری جگە لە Horizon Call of the Mountainەکەی کە دێتە سەر PlayStation VR ئەو یاریە بە ناوی Zenith The Lost City ئەو یاریە یارێکی گەورە و زەبەلە دیارە و پێشتری هەبوو بەڵام مەسەلە سەر PlayStation VR2 لە ڕۆژی یەکەم سەرنجڕاکێش دیارە چیرۆکی هەیە تەرتیبات و شتی هەیە مهم یارێکی خۆش دیارە یارێکی دیکەی تاقیکەر بە ناوی After the Fall لەلایەن Vertigo Games دێتە سەر PlayStation VR2 ئەوەش تا تاقیکەرە پێم وابی ئەوەیان تۆزە کۆواپیشی تێدایە واتە پێویستە برادرت هەبێ یارێکی جیاواز و کۆمیدی بە ناوی یارێکی دیکە بە ناوی Tentacular لەلایەن ستودیۆی Fire Punch Games UG دێتە سەر PlayStation VR2 یاریەکە وەکو هەشت پێیەک یاری دەکەیکەوە دەست و پلەکانت وەکو هەشت پێ و دایان جوڵێنی چەندین یاری دیکەش لە ڕۆژێکم سەر PlayStation VR بەردەست دەمیم یازدە یاری هەیە لە ڕۆژێکم بۆ خۆت لەسەر PlayStation VR توانێت بە خۆت تاقی بکەیتەوە حەقسەکردن لەسەر VR و AR هاوڕێنی خۆشەویستم کۆمپانیایەکی دیکەش لە مێژە دەنگۆ هەیە کە دێتە ناو ئەو بەشەی دێتە ناو سپەیسەی ئەو بۆشاییەی کاری لەسەر بکە ئەویش کۆمپانیای ئەپڵە بەپێی راپۆرتێکی VGCB Video Game Chronicle B دەڵێ لە مێژە ئەپڵ دەیەوێت ئەو شتە بکە بەڵام ئێستا زیاتر کارمەندی تەعین دەکات لە لای خۆی تاوەکو ساڵی داهاتوو یان 2 ساڵی داهاتوو بە فەرمی هێت
هیدسێتی VR و AR خۆی ئاشکرا بکە هۆکارێکی گەورە هەیەکەوە زۆربەی پەرپێدەران دەیانەوێنە ئەو سپەیسە لەبەرەوەی پێیان وایە داهاتووی مۆبایل و گەیمینگ VR و AR VR virtual reality تۆ هیدسێتێک لەسەر دەکەی دەچێت ناو جیهانێکی دیجیتاڵی بەڵام AR پێچەوانەیە جیهانێکی دیجیتاڵی بێنە ناو دنیای واقعی خۆت بە چاویلگەیەکی زیرەک دەتوانی هەم دەوروبەری خۆت ببینی و هەمیش بە شێوێکی شاشە بەشی دیجیتاڵی شت ببینی ئەپڵ خەریکە و دەیەوەی یاریەکانی iOS تحویل بکاتە سەری و لێستاوە چەندین کەسی کۆکردیتەوە بە تایبەتیش دوو کەسیان تەعین کردێت لە لای خۆیان یەکیان بەناوی جاک شولز ئەوی دیکەش بەناوی تیمۆ ئارنالد کە پێشتر کاریان لە ستودیۆی پلی دیۆ دەکرد کە کاریان دروستکردنی یاری و VR و AR مهم ئەستا لە ئەپڵ تەعین بووینەوە دایانەوێ جیهانی VR لەلایەن ئەپڵەوە تاقیکە ئەوکەی جەماعەتی پلەیستیشنی دڵتان زۆر خۆشەوە بەڵام دڵتان زۆر خۆش نەبیت لەبەرەوەی پلەیستیشن پڵاس زیاتر لە 2 ملیۆن بەکارهێنەری یاخود سبسکرایبەری مانگانەی لە دەست داوە لەو کاتێکەوە ئەپدەیت کرایەوە کاتێکەوە سێ بەشە نوێیەکەی لە بۆ زیاد کرا پلەیستیشن پڵاس ئەکسترا پریمیەمی لە بۆ زیاد کرد لەو کاتەوە تاوەکوێستەوە لە هاوینەوە تاوەکوێستە 2 ملیۆن گەیمەری لە دەستدا وەڵامی سۆنیستە سۆنی دەڵێ هۆکاری کەمبوونەوەی ژمارە سبسکرایبەرانی پلەیستیشن پڵاس بۆ ئەو دەگرێتەوە کەەوە خەڵکی لە دوای کۆڕۆنا دایانەوێت بچنە دەرەوە زۆر دەستنە دەرەوە بۆ خەریکی کار و ژیانی خۆیان لەوەی کە یاریەکان بکەن هۆکارەکە بگمان لە هۆکارەکەی سۆنیتێ دەکەم قسەکەشان ڕاستە دنیای گەیم بەگشتی ژمارەی مەسەنە ڤیوی یوتیوب لە بواری گەیمینگ زۆر دابەزیوە هۆکارەکەشی ئەوەی خەڵک مەشغوڵی ژیانە زیاتر لەوەی کە خەریکی یاریەکانی دووەمیشیان ژمارەی یاریەکان لەو شەژ مانگی ڕابردوو زۆر نەو بەڕاستی کە یاری بڵاو بکرین و یاری زەخم و زەبەڵام بڵاو بکرینەوە بەڵام ژمارە بەرز دەکرێتەوە لە ماوەیەکی نزیک چونکە بەڕاستی گەیم پاسیش ماوەیەک دابەزی بەڵام ئێستا گەیم پاس بەرز بوویتەوە پلەیستیشن پڵاسیش دابەزی و بەرز دەبێتە شتێکی زۆر مهم و گەورە نییە کەمبوونەوەی بەڵام 2 ملیۆنەکە زۆرە بێگومان بەڵام هەموو خبرێک لەسەر پلەیستیشن 5 و پلەیستیشن پڵاسی خراپ نییە لەبەرەوەی لەو هەفتەیە بە فەرمی ئاشکراکرا پلەیستیشن 5 زیاتر لە 25 ملیۆن دانا بە فەرمی لیفرۆشراوە بەڵام بەگشتی سۆنی قازانجی نزیکەی 50% لەدەست داوە بەهۆی ئەوەی کەەوە بەرهەمهێنانی دنیای ڤیدیۆ گەیم زیاتر و زیاتر قورستر و گرانتر دەبی سۆنی بۆی دەناسرێکەوە نزیکەی 200 بۆ 300 ملیۆن دلار لە هەر یاریەکی خۆی سەرف دەکات ئەگە 100 ملیۆن لێ سەرف نەکات 200 یا سەرف کردیە ئەوە ستایل سۆنی بووە تەمشای گالۆڤار ڕاگنەڕۆکی بکەن تەمشای هۆرایزنی بکەن لاسەڤەسی بکەن گۆست ئۆف تسوشیما بکەن ئەو یاریانە پارێکی زەبەلاحی لێ سەرف دەکات سۆنی و تاوەکو ئێستاش نەیتوانیوە باڵانسەک ڕابگرێت لە مابینی پارە سەرفکردن و پارەهینانەوە قازانجی لێ سۆنی ناوێ هاوشێوەی گیم پاس گرنگی بە پلەیستیشن پڵاس بدا بەزەخت پلەیستیشن پڵاس ئەکسترا پریمیەمی بڵاو کردەوە ئەگەرنا ئیشی سۆنی نییە لەبەری ئەو پارەی دەست ناکەیتەوە بەڕاستی پێشم ناخۆشە کەەوە قازانجی پلەیستیشن دابەزی لەبەرەوەی قازانج دابەزی هاوڕێن یاریش وەکو گارەوە ڕاگنەڕۆکی بەڕاستی بەو کوواڵەتێت دروست ناکرێت سۆنی ناتوانانی ئەو پارە زەبەلاحی لێ سەرف بکە ئەگەر پارەکە نێتوە شوێنی خۆی قسەیەکی دیکە هەیە کە دەڵێ سۆنی لە ماوەی 18 سعات لە ئەمریکای 100,000 پلەیستیشن 5 دەفرۆشی بەو شێوازە پلەیستیشن 5 ئێستا حالیان لە ئەمریکای بەردەستە خەڵک زیاتر و زیاتر دەیکڕن چەندین شوێنی جیاواز دەستیان بە یاری کلیستۆ پرۆتۆکۆل گەیشتووە و چەندین ڤیدیۆی هاندز ئۆن پریڤیان بڵاو کردەوە تا سپۆیل نییە چەند مەرحەلەیەکی یاریەکەیان کردی و تۆزێک زیاتر باسی یاریەکەی دەکەن و کوواڵەتی یاریەکەش بەڕاستی زۆر سەرنجڕاکێش دیارە و بەشەکی زۆر لەو کەسانی کە یاریەکەیان کردی دەڵێن بەجددی ئەو یاریە ئەگەر هەتا کۆتایی بەو شێوازە نازداربی یەکێک دەبی لەو یارانەی کە لەوانەیە کاندید بی لە بۆ خەڵاتی یاری ساڵ بەڵام بەشێکی دیکە دەڵێن ئەوە تەنیا 5 کاتژمێری بیدایەتی یاریەکە نازانین تا کۆتایی وا دەبی یاخودنا بەڵام یاریەکە زیاد لە حد ترسناک و پڕخوێنە کە من بە بڕای من ئەوەشتە چی باشە میهم زیاتر لە 10-15 خولەکە لە یاریەکە ئێستا لە ئۆنلاین بڵاو کرێتەوە بە خۆتان توانن سەیری بکەن چونکە بەڕاستی ئەو یاریە پێویستە ڤیدیۆی زۆری لەسەر بڵاو بکرێتەوە ئەگەر نە خەڵک زۆر شارەزای نییە لەبەر وەکو یاریی گالۆڤە ڕاگنەڕۆکی نییە کەوا بەبێ تەماشاکردنی هیچ شتێکی خەڵک ئامادەی پارەی پێ بدە ئەو یارە دەبی ببینین سێریکەین اینجا پارەی پێ بدەن بڕێ نرخی 70 دلار وەرزان نییە و دەرهێنەری یاریەکە لە ئێستاوە دەڵێ پلانمان هەیە لە بۆ بەشی دووەمی یاریەکە لە بەرەوەی پێیان وایە کە چیرۆکی زۆر نازدارە بە شوەیە کۆتایی دێ چاوەڕوانی بەشی دیکە بن و ئەکیدن لەوەی کە یاریەکە سەرکەوتو دەبێت بۆ من هیوادارم کلیستۆ پرۆتۆکۆل یەکێ بە لە یاریە زەخم و زەبەلاحەکانی ئەمساڵ بینە سەر فۆرسپۆکن هاوڕانی خۆشەویستم لە بلۆگ پۆستێک و پێماوی دوو ترۆلەری نوێژ لە بۆ یاریەکەی بڵاوکەوی کە چەند بەناوی پارکۆر بوو ئەوەیان بەناوی کۆمباتە کۆمبات واتە شێوازی شەڕکردن فۆرسپۆکن یاریەکی جادوویە بۆیە شەڕکردن لەو یاریەی بەکارهێنانی جادوو شتی جیاوازە پارکۆڕەکەشی هەن لە ڕێگەی جادووە تۆ بازدان و ڕاکردن و
فلیپکردن تەق لە لێدان و خۆ بەرزکردنەوە شتانی هەموو لە ڕێگەی جادووە بەڵام جادووەکە لە بۆ شەڕکردنی چەندین ستایلی جیاوازی هەیە تۆ دەتوانانی بە جادووی پەمبەیی کە لێکوانە لەو تڕێگەی نەوا باز دەکرێت تۆ دەتوانانی چەندین حرەکەی جیاواز بکەی یەکەچیان بۆ شیڵک دروست بکەی قەڵغانێک دروست بکەی و قەڵغانەکەش بتەقینەوە لە پاشان یاخۆ دەتوانی وەکو گولە زۆری بەردی جیاواز لە دژمنەکەت بگری یان بۆ نمونە تۆ وەکو دەمانچەیەکی شۆڵگان دەتوانی پارچە بەرد پارچە بکەوی لە دژمنەکەت بگری بە ئارەزووی خۆ دەتوانی ئەو جۆرە جادووە بەکاربینی و سڵایدی جادووەکەش دوگمەی ئێڵێک یاخود ئارەکەشتش لە بابەتێ دادەگری لە لاتەنیشتی شاشەکەت پێدا دەبێت دەتوانێت بە خێرایی سویچی جۆرە حرکاتەکانی خۆت بکەیت جادووەکەت بکەی و لە دژمنەکەتی بگری کە پێم وایە یەکجار سەرنجڕاکێش و زۆر جوان دیارە لە کۆتاییدا بەرواری بڵاوبوونەوەی یارێکی زۆر سەرنجڕاکێش هاوڕێنی خۆشەویستم ئاشکرا کرا کە نازانە پێم سەیر ئەو یاریش لە مانجی 2023 بڵاو دەکرێتەوە ئەویش یاری ئەتۆمیک هارتە یاخود بە کوردەکەی ئەمە لە کوردستان پێی دەڵێن بایۆشاکی یاخود لای گەیمەران پێی دەڵێن بایۆشۆکی رووسیم ئەو یاریە یەکجار فاکین سەرنجڕاکێش دیارە ئۆکەی زۆر چاوەڕوانی ئەو یاری ماوەڕێنی خۆشەویستم پێم وا بدێت سە گەیم پاسش غەڵەت نەبم ئەتۆمیک هارت ئێستا حالیان لە مانجی 21/2/2023 بڵاو دەکرێتەوە تڕێلەرێکی زۆر فول ئەکشنی سینەماتیکی گەیمپڵەی و چیرۆکی سەرنجڕاکێشی لە بۆ بڵاوکرایەوە کە لە 21 مانجی 2023 بڵاو دەکرێتەوە بەجددی ئەتۆمیک هارت شاز دیارە و شێوازی چەک و سینەحەکەی شێوازی حرکاتەکانیان شێوازی مەوشنی کارکتەرەکە و لەگەڵ ستۆریەکەشی کە تێیدا زۆر بە بایۆشاک دەچی کە من عاشقی بایۆشاکم بگومان ئەتۆمیک هارت چاوەڕوانم بۆ چاوەڕوانیش بن ئەنگۆش لە بیرتانە وتمان ئەی موتیف خەریکی دروستکردنی یاریەکی ئارۆنمانە بە فەرمی دەزانین کە لە بەرمێنانە بەڵام هەر ئەی لەو هەفتەیە بە فەرمی ئاشکرای کردکەوە ئەوان سێ پرۆژەی ئەکشن ئەدڤێنچەری یاریەکانی مارڤڵیان لە بەردەستە و هەر سێ یاریژە عقدەکە لەگەڵ مارڤڵ ئەنجامیاندایە بەڵام دوو یاریەکەی دیکە چیە هێشتا نازانین یاریشیان ئایرۆنمانە بەڵام دوو یاریەکەی دیکە چی هێشتا نازانین بەس مهم ئەگەر بێت و ئەی سەرکەوتوبی لە یاریەکی وەکو ئایرۆنمانی کە یاری ئەکشن ئەدڤێنچەرەوەتە هاوشێوەی سپایدەرمانە ئەو یاری ئایرۆنمانی ئەگە سەرکەوتوبی زۆر ڕاقی دەبی ئەی دوو کارکتەری دیکەی مارڤڵ بکاتە یاری بۆ نمونە یەکێ لەو کارکتەرانە کە من زۆر حەز دەکەم بە یاری بیبینم و یاری پێ بکەم بەڕاستی ثۆڕە ئەوی دیکەش چکە یاریە بلاک پانتەر و ئارۆنمانمان هەیە ئەگە ثۆڕی تێدابی بلاک ویدۆ زۆر ڕاقی و سەرنجڕاکێش دەی بە شێوەیەکی سینخوڕی بە شێوەیەکی جێمز بۆندانی چیرۆکەی بجێر دەدرێتەوە بە یاری زۆر سەرنجڕاکێش دەی جگە لەو هەواڵانە پێویستە هاوڕێنی خۆشەویستم ئاگادارتان بکەمەوە لە هەواڵی دیکەش ئەویش ئەوەیەکەوە یەکێک لە و کەسانەی لەو گۆرانی بێژانەی گۆرانیەکان و میوزیکانی لە چەندین یاری جیاواز بەکار هاتیە بە تایبەتیش لە یاری دێث ستراندینگ بەکار هاتیەوە من خۆم زۆر عاشقی دەنگ و ئەو گۆرانیەمە بەناوی لەو ڕۆر جین لە دەستدا یاخود کۆچی دوایەک لە تەمەنی 10 ساڵیدا کە زۆر برادری هەدیۆ کۆجیمای بوو و ئەو گۆرانی بێژە بەناوی ڕایان کارزینجایە لە گروپی لەو ڕۆڕە لە یاری دەستراندینگ پێم وابی چەندین گۆرانیان هەیە یەکێ لە گۆرانیەکانیشان کەڤەری یاریەکەیە پێم وایە یەکێکن لە دەنگخۆشەکان و من بەردەوام گویان لێ دەگرم لەو هەفتەیە گیانی لەدەستدا یاخود کۆچی دوای بە فەرمی ئاشکراکەی زنجیرەکەی The Last of Us لەسەر تۆڕی HBO بڵاو دەکرێتەوە HBO بە فەرمی ڕاگەیاندکەوە زنجیرەکە لە مانجی 2023 بڵاو دەکرێتەوە تا ئەڵلقەی یەکەمی بە شێوەی ئەڵلقە دەبی بە شێوەی هەفتانە دەبی واتە هەر ئەڵلقەی هەفتەی ئەڵلقەیش لە بڵاو دەکرێتەوە 10 ئەڵلقەی واتە 10 هەفتە دەخایانی زۆری نەمایە مانجی یەکتەنیا مانگەکنا دوو مانجی دیکە پێم ئەمشی سەمانجی 11 یەک بڵاو دەکرێتەوە کە زۆر دڵخۆشە بینە لای مستەر هەدیۆ کۆجیمای لەو هەفتەیە بە فەرمی ئاشکرا کردکەوە هیچ پەیوەندێکی بە یاری ئەباندند نییە لە بیرتانە و لە بیرتانیا لەوانەیە یەکێ لەو یاریانەی کە حەسان کەهرەمان یەکێ لە پەرەپێدەرە زۆر کلااوچەکانی ناودنیای ڤیدیۆ گەیم دەیوت چەندین جاوتیان کەوا یعنی بە ششنا ڕاستە خۆ دایوت کە ئەو یاری ئەوان دروستەکەن بەناوی ئەباندند پەیوەندی بە کۆجیمایەوە هەیە بەڵام کۆجیما هەر جوابێنەداوە هەر جوابێنە چکە بەڕاستی پەیوەندی بەویوە نییە کۆجیما لە ئاخری بە جواب هاتوو دەڵێ it's really quite a nonsense ئەوتە شتێکی زۆر بمانەیە هیچ مانای نییە و هیچ پەیوەندیشی بەمنەوەی نییە ئۆکەی لە کۆتاییدا ئێستا ئەباندند دوناتەنەکەی خۆڵەکەی باشترە یاریش دیکە لەو هەفتی گەیمپڵی ئۆڤەرڤیوەکی زۆر سەرنجڕاکێشی لە بە بڵاوکرێتەوە و داوام لە ستودیۆ یاریەکەی کردێکەوە نسخەیەک لە یاریەکەم بێن بەزانام نازانم دەنێرنیان خونا بەس مهم یاری Evil Westە چەندی جاری کەش باسم کردیە گەیمپڵەیەکی نوێیان لە بە بڵاو کردەوە کە یەکجار سەرنجڕاکێش دیارە
بە شێوەیەکی کاوبۆی لە جیهانێکی کاوبۆی کەوا فانتەسی و بابەتی خەیاڵی زانستیت هەیە تووشت دەبی ئەو شتانە زۆر سەرنجاکێش دیارە Evil West my God یەکێکە لە یاریە زۆر چاڕوانکراوەکانم گەیمپڵەیەکی زۆر جوان دیارە چیرۆکی خۆش دیارە و چیرۆکی باوکو کوڕاکی دەجێتەوە بیگمان کە یەکجار سەرنجاکێشتر کردی وەزعەکەی بەس مهم زۆر سەرنجاکێشە ئۆکەی بینە سەر Call of Duty Modern Warfare 2 لەو هەفتەیە هاوڕێیانی خۆشەویستم لە سێ ڕۆژی بڵاوبوونەوەی یاریەکە توانی زیاتر لە 800 ملیۆن دۆلار پارە کۆکاتەوە و ئێستا لە هەفتەی یەکەمی توانی وەتی نزیک بێتەوە لە 1 ملیارد دۆلار. اوكي 1 بليون goddamn dollars كباريتشي خيالية Activision لو يعني كوي دكاترة محالة خيالية لماذا Call of Duty بوشي عزي سركوتونا بوا دتوانا بلايم زنجيري Modern Warfare ل 2019 براسي زنجيري كي قتال كرد اگر لبير تامي بيش Modern Warfare تندين يعني دي كبلاو كان كزور سركوتونا بون Black Ops سار جيمر چیزا نیرن راستی بلبری مودی چیروچی نبود و گیم پلی مالتی پلیئر کان زور بدل نبود پیش او وەرڵ دووەکەیان بڵاو کردەوە زەنجی جیهانی دوم ئەوی زۆر سەرکەوتوو نەبوو لە پاشەوی هاتەسە کۆڵدۆری ئەویش هەر زەنجی جیهانی بوو لە پاش زەنجی جیهانی بوو خەڵک زۆر بەڵدی نەبوو ڤانگارد بە هەمان شێوە خراپترین یاری Call of Duty بوو لە ڕووی فرۆشەوە لە مێژووی Call of Duty بەڵام ئەو ساڵ Modern Warfare 2 بەجددی Captain Price goddamn Ghost Man shit goddamn okay ئەو یاریە بەجددی زۆر نازدارە زۆر خۆشە بیکەن ئەگەر هەستان لە Call of Duty لی پەشیمان نابنەوە لەوانەیە بزانن و لەوانەیە نەزانن کەوا Ghostwire Tokyo ئەو یاریە کە تایبەت بوو لەسەر PlayStation 5 بە فەرمی بخۆی لەلایەن Microsoft و Bethesda دروستکرا ئەوڕێنی خۆشەویستم و ئەو یاریە دێتە سەر Microsoft و Bethesda لەبەرەوەی لە باگراوند یەکێک لە مقابلەکانی جماعەتی Bethesda ئەو یاری تێدا کەوا تەمانەی وایە لە چەند مانجی داهاتوو بە فەرمی ئەو یاری دێتە سەر Xboxیش دڵتان خۆش بین ستودیۆ Remedy بە فەرمی ڕایانگەیاند کەوا یاری Alan Wake 2 تەواو لە 2020 بڵاو دەکرێتەوە دوای ناخانە بۆ 2024 باز لە 2023 بڵاو دەکرێتەوە و لە ئێستاوە بەشی دووەم یاری کنترۆل لە بەرهەمهێنانەوە و هەردوو یاریش پەیوەندیان بەیەکەوە هەیە ئەگەر نازان لەوانەیە دیتانەتان دیبی DLC-ەک لە بۆ یاری کنترۆل بڵاوکرێمە کەوا کارکتەری Alan Wake تێدایان لەبەرەوەی هەردوو جیهان هەردوو یاری یەک جیهانن بەڵام لە Alan Wake 2 لەگەڵ کۆنترۆلی 2 ئەو پەیوەندی زۆر زیاتر و باشتر دەکرێت کەوا زیاتر دەیبینیکەوە چۆن ئەو دوو یاریە پەیوەندیان بەیەکەوە هەیە ستودیۆی Mob Games ئەو کەسانی کەوە یاری Poppy Playtime دروست کردیان ڕایانگەیان کەوا یاریێکی نوێی Poppy Playtime یاخود سپین ئۆفێک واتە کارکتێک لە جیهانی Poppy Playtime دیکەنە یاریشی تایبەت بە ناوی Project Playtime لە بەرهەمهێنانە و چەندین شتی جیاوازی کێدا دەبیت و پرۆجێکتەکەش free to play دەبیت واتە تەواو یاریێکی بەخۆڕایی ئەو شتانە دەبیتن هەوڵدەن لەسەر کۆمپیوتەر لە Steam لە مانجی 12 بڵاوی بکەنەوە و یاریەکە تەواو free to play یاریێکی جیاوازی Poppy Playtime ترسناکە بێگومان مانەوە لە ژیانە و بە شێوەیەکە کەوا دەڵێ لەوانەیە گەیمەرەی زۆر زیاتر ئەو یاری تاقیکاتەوە لە بەرەوەی بەشەکە لە Poppy Playtime بەڵام هاوشێوی ویژنابی بەڵام چۆنیە هێشتا نازانی ئازان و خۆشەویستانم هاتمە کۆتایی ئەوڵقێش چاوتان ماز دەکەم هەمووتان خۆشەویستم ئینشاءڵڵا لەو هەفتەیە تۆنێک ڤیدیۆ جیاوازتان بە بڵاو دەکەمەوە یەک دوو هەفتەی تۆزێدا بڕاوبوو بەڵام ئەو هەفتانە ڤیدیۆ جیاوازمان دەبین بە چاڕوانی گارەڤار ڕاگنەڕۆکیش من لە چەناڵ ئینشاءڵڵا خزمەتتان دەکەم چاوتان ماز دەکەم تاڵقی داهاتوو بەخوای گەورتان سپێنم خوداتان لەگەڵ